ئەزمێنی مانگ گەشتی ئەپۆلۆ 17 بەشی دووەم لە نێو دۆڵی تاورۆس لیترۆ. لە بەشی یەکەمی پێشووتردا بینیمان پرۆسەی جیابوونەوەی بەشەکان و ئەنجامدانی مانۆری پێکەوەلەکانی کەشتیەکان و هەنگاونان بەرەو نیشتنەوە لەسەر مانگ. هیوستن بە تەواوی کۆنتڕۆڵی گەشتەکەی دەکرد و لەژێر چاودێری ئەوانەوە کەشتیوانان توانیان لە دۆری تاورۆس لیترۆدا بنیشنەوە. دڵەڕاوچەکە کۆتایی هات و ڕایانگەیان کەوە چالنجەر لەسەر لە دۆڵی لیترۆس تاورۆس ڤالی دانیشتەوە یان دۆڵی تاورۆس لیترۆدا دەستکرا بە چەسپاندنی ئامێرە زانستیەکان. هەموو ئامێرەکان چەسپێنران لە شوێنی تایبەتی خۆیان و بەسترانەوە بە سنتەری کۆنتڕۆڵکردن. وردە وردە دەستکرا بە ئەنجامدانی مانۆڕەکانی وەرگرتنی سامپڵ و نمونونەکانی خاچی مانگ لە بەرد و لە خۆڵ، بەڵام هەندێک گیر و گرفتەریان هەڵدا ناچاربوون لەوێ چارەسەری بکەن. سیرکەن کەوا چۆن ئێمە لە ڕێگەی ڕۆڤەری کارەباییەوە لەسەر خاچی مانگدا گوزەر دەکەین. لەسەر خۆ هێوە ئاش بن نەبادە پارچێکی خێرا لەو بەردە جیابێتەوە و بەرگ و کڵاوەکەتان ئەزیەتدا ڕۆیشتن لەسەر مانگ زۆر خۆشە. کاتژمێر 143 خولەک دووەم مانۆری کارکردن لە دەرەوەی کەشتیدا. هەردوو کەشتیوان هاریسۆن سمیت و یۆگەن سێرنان دەست بەکار بوون دەوێستگەێت جیۆلۆجی دووەم لە دووری 7 کیلۆمەتر لە باشووری ڕۆژئاوای کەشتی نیشتنەوەی مانگ چالنجەرەوە. داڕمانێکی کۆن بۆتەوەی داخزانی چینە بەرزەکانی دۆڵی ماسڤ بۆ شوێنی کارکردنی هەردوو کەشتیوانەکان. ئەو دیمەنەی ئێستا دەیبینن بەڕێزان لە ڕێگەی کامێرای ڕۆڤەرەوە وەردەگیرێت، واتە کەسی سێم نییە کە وێنەکەیان دەگرێت. ئەم کامێرایەکە لەسەر کەشتی ڕۆڤەر یان گەڕۆکی ڕۆڤەرەوە چەسپێنرا بوو لە زەویەوە ڕیمۆت کۆنتڕۆڵ دەکرا. ئێستا ئێمە دەمانێت هەندێک نمونەی خاک و بەرد وەکو شمیت دەڵێ کە قەبارەیان لە 2 ئینچ گەورەتر نینە وەگرتنی چەند وێنەیەکی فۆتۆگرافی زۆر پێویست بۆ شوێنی یان وێستگەی ئەنجامدانی ئەم تاقیکردنەوانە. وا دیارەیەک لەو نمونانە کە وەردەگیرا نەگەیشت بە نێو جانتای تایبەتی پاراستن سێمنان داوە لێ بردو دەکات دەڵێ بگۆرە من ئۆزانی ئیسنمونونەکەت وەرگتووە بەڵام دیارە بەربۆتەوە سەرخاک. گرتنی چەندیمەنێکی فۆتۆگرافی بۆ بەردەکان و ئامێرەکانی پێوانەکاری یانێکەکانی پێوانەکاری قیاسات سیرکەن ئەمە خاچی مانگ و بەردەکانیتی و ئەمەش گەڕۆکی ڕۆڤەرە لە دوورەوە ئەمیان ئایکۆنێکە وێنێکی ئایکۆنیە دەرکەوتنی زەوی لەگەڵ ئەم گاشە بەردا. یۆگەن سێرنان دەڵێ ئەمە لە گەشتەکانی ئەپۆلۆ 15 و 16دا هەدەفی سەرەکیمان ئەوە بوو کە هەستین بە گەڕان بە دوای نمونەی خاک و خۆڵ و بەرد کە جیاواز بن لە هەندێک ئەو نمونانەی کە پێشتر وەرگیرا بوون. ئەو بەردانە ڕەنگە باس لە سەرەتای دروستبوونی مانگ بکەن و هەندێک لەوانە ڕەنگە بەردی زۆر ئاسایش بن، بەڵام ئێمە بە هەموو شێوێک هەوڵ دەدەین کە نمونەی زۆر تایبەت وەربگرین بەو پێی کە من خۆم جیۆلۆجیم و دەزانم چی هەڵدەگرمەوە و چی هەڵدەبژێرم. ئێرە حەزارەتێکمان پێ نیشان دەدا کە هەرچەندە ژیانشی تێدا نەبێت بەڵام زۆر سەرنجڕاکێشە. ئەوگەن سێنادرە سیرکەن زەوی جەماعەتی هیوستن سیرکەن چەند جوانە ئەو دۆڵە جوانەی ببینن. طبعاً ئازیزان سەیری شوێن تایەی ڕۆڤەر بکەن کە پێشتر بێرە داچینەوە بە هەمان ڕێچکەشدا دەچنەوە نەبادا ڕێگەیان ویکن. هەندێک خێرا دەڕۆی و پێیان دەڵێن هێور بنەوە چونکە پارچە بەردی بچووک هەڵدەقۆزنەوە بە کێشەتان بۆ دروست دەکات. هیوستن بە هەردوو کەشتیوانانی سەرمان دەڵێ ئەوەی کە لە خوارەوە دەیبینن لە دەستە ڕاست خۆشویستان ئەمە کامێرایی ڕیمۆت کۆنتڕۆڵ کراوە کە لە زەویەوە کۆنتڕۆڵ دەکرێت و بە شەکەی تر ئەنتێنای وەرگرتن و وەرگرتنی داتا و فەرمان و ڕەوانەکردنەوەی وێنەکانە. پێویستە بە هەمان ڕێچکەدا بگەڕێنەوە با ڕێمان ون نەبی بچینە لایەکی تر لەسەر مانگ.
کاتژمێر 1940 خولەک مانۆری دووەمی کارکردن لە دەروی کەشتی گەیشتن بە وێزگەی جیۆلۆجی سێم نزیک ساڵی نێزەکی لارا لە ناوچەی گرد و بەرزایەکانی لیگن کۆلن و سکرابریچ لەگەڵەوەی ئەو تەپۆڵکە گردانە زۆر ناوچەیەکی ئاسایی لە سەوری مانگا بەڵام ئەم ناوچانە بوون کە بە تامەزرۆی چاوەڕوان بوون پشکنینیان لەسەردا ئەنجام بدرێت. هاریسن شمیت دەڵێ کاتێک کە گاشە بەردێگەن نێزەکی خۆی بە خاچی مانگدا دەدا تەماشا دەکەین ئیجێکتە واتە فڕدراوەکە لە ناو ئەو شوێنەدا دەچێتە دەرەوە ئەو بەردانەمانەوەیە لە قوڵای خاچی مانگەوە دێنە دەرەوە بۆ ئێمە گەنجینەیەکی زۆر گرنگە ئێمە دەچین ئەو نمونانە کۆ دەکەینەوە بەردەکان لە سەر ڕوویمان کۆکراونەتەوە بەڵام ئەوانەی لە حاڵەتی ئیجێکتایان فڕدراوەکانی ناو چاڵەکە بۆ دەرەوە بەشێک لەو بەردانە ڕەنگە نهێنی گەورە ئاشکرا بکەن. بەڕاستی بی ئەو یانژنگەیەکی زۆر سەختی هەیە مانگ پێویستە زۆر بەکارەمەیەوە مامەڵێ لەگەڵدا بکەین. بۆ نمونە وەرگرتنی نمونە و سامپڵەکان لە سەڕووی مانگ کارێکی وە ئاسان نییە لەبەر کەمی هێزی چێشکردنی مانگ ئەوە کارکردن لەو زۆرە ژینگەیە کە من و ئێوەش لێرانە هاتوو کارێکی سەختە. ئێمە هەڵدەستین لێرە بە وەرگرتنی نمونەی ئەو بەردە پێویستە هەڵکۆڵین ئەنجام بدەین کوتینەوە لە ڕێگەی چەکوشی تایبەت وا دیارە سێرنان دەڵێ بە بنکەی کۆنتڕۆل دەرێ من مەراکردنەوە بەردەداوە من هەوڵ دەدەم نمونەی لێ وەربگرم وا دیارە دوو بەردە تەنیشتێکن هەرێکی جۆرە ڕەنگێکن ڕەنجی یەکێکیان کراوەترە لەویترە ئەمە سەرنج ڕاکێشام over the site, which from all the evidence that we now have indicates that this is fine-grained fragmental. ئەو خاکەی کە ئێستا لە پێشساوتانەوە دەفتایە بریتە لە تۆز و خۆڵێکی شێوە پاودەری خۆر کاریگەری زۆری لەسرە تیشکە گەردونیەکان هەر هەموو ئەو تیشکانە بەڕووی مانگ دەکەون و خاک و خۆڵەکەی بە هەموو شێوازێک دەگۆڕن. ئێمە بەڕاستی ئەو بەردانێک کە لە سەرمانگدا هەڵیان دەگرینەوە چاک دەزانین کەوا ملیۆنەها ساڵە بەبەر جۆرەها تیشک و کاریگەری بۆشایی ئاسمانی کەوتون. ئێمە دەزانین کەوا لە سەرمانجیشدا تەمەنی بەردەکان زۆر گەورن تەمەنی نێوان زەوی و مانگ جیاوازیەکی ئەوتۆی نییە بەڵام لەگەڵەوەش پێویست بۆ دەکات نمونە لە دوای نمونە وەربگرین مانگ تەنێکی جیاوازە. ئێستا پرۆسەی کوتینەوە دەست پێ دەکات بە وەرگرتنی نمونەی قوڵایی خاچی مانگ وا دیارە لێدانی چەک و شەکڵ چوونە خوارەوەی یەکەی وەرگرتنی سامپڵەکە زۆر بە سانایی بەڕێوە دەچێت نزیکەی 15 سانتیمەتر ئەم تا 17 سانتیمەتر زیاتر نەڕۆی و ئێمە دەستمان کرد بەگرتنی وێنە فۆتۆگرافیەکان لێرەدا ئێمە وەکو سێرنان دەڵێ بەڕاستی نمونەیەکی گران بەهای قوڵای خاچی مانگما وەرگرت ئەو نمونەیە کە ئێمە دەرمانێناوە نەوەک لە ڕێگەی بەرکەوتنێکی نێزەچیەوە ئاشکرا بوو بێت کە بێ بوومان ئەو نمونانەش بەبەر تیشتی خۆر و تیشکە گەردونیەکان کەوتون. ئێستا دەست دەکەن بە دەرهێنانی سامپڵەکە بە هێواشی و بە هێمنی ئێمە پێویستمان بەوەیە کە بزانین ئاخۆ پێکاتەکانی قوڵایی خاچی مانگ چەندە گەر چی قوڵایەکی کەمیشە بەڵام بە هەموو شێوەیەک سوودمەند دەبین بە وەرگرتنی نمونە بەدەستی خۆمان. سێمن بە بنکەی کۆنتڕۆل دەرێ کامێرایەکەتان بێنە سەر ئەو شوێنەی کە ئێستا من نیشانتان دەدەم وا دیارە کۆنتڕۆلیان لە دەستدا کامێرەکە دەزوڵێتەوە داوا دەکا سێمن داوا دەکە کامێرەکە بوەستێ بەم شێوەیە تاوەکو ئەو خاکە بەهادارەیان ئەو نمونە بەهادارەتان پێی نیشان دەم سیرکەن زۆر باشە هیوستن پێی دەڵێ دەستەکانت خۆش لە شوێنی خۆی هەڵی بگرە و بیپارێزە ئەو لێرەدا شمی تووشی کێشەی خۆی بووە بەر بۆتەوە سەر خاچی مانگ و هەڵسانەوە کارێکی ئاوە ئاسان نییە چونکە جلو بەرگەکەی زۆر ئەستورە جارێکی تریش چیسەی هەڵگرتنەوەی نمونونەکان بەربەوە ئەمجە ئەو جارێکی تریش بەڕاستی وەکو شمیت دەڵێ وەڕاستی کارە سادەکان لێ زۆر سەخت دەبن سیرکەن بزانین کو هەڵدەستنەوە بەربوونەوە هەڵسانەوە لە سەرمان کارێکی سەختە ئەگەر سی کەسەکە ئەزیەت ناخوا بەڵام لە بەروەی ئامێر و کەستێکی زۆریان پێویستە زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتانە بکەن با دانیشم لەسەر ڕۆڤەرەکە
تەواو ئێستا لە شوێنی خۆم دانیشتە یەڵا با بڕۆین طبعا بێگومان بەڕێزان ڕۆڤەر یان گەڕۆچ ڕۆڤەر بە کارەبا یان بە هێزی پاتریەکانی خۆیەوە دەڕوات کاتژمێر 145 لە مانۆری دووەم گەیشتن بە وێزگەی جیۆلۆجی چوارم لە قەڵاغی چاڵی شۆرتی کەشتیوانە نووسیان پشکنین ئەنجام بدەن تا بزان ئاخۆ چاڵی شۆرتی لە چالاکی گڕکانی یان بەرکەوتنی نەیزەچیەوە دروست بووە. دیمەنێکی پانۆڕایەمەی وەردەگرن بەڵام لە زەویەوە دەڵێن بوەستە 1 دقا بوەرە شمیت دەڵێ بوەستن من شتێکم دۆزیەوە لە هەموو شوێنێک ئەو ڕەنگە پرتەقاڵی هەیە ئەوە چییە؟ حاڵەتێکی سەیرە وەرە سەرنە وەرە سەیریکە ئەوە چی لێرەدا دەرکەوتووە؟ ئەو ڕەنگە چیە ئەو ڕەنگە؟ بەڕاستی سەرز ڕاکێش و نامۆیە ئەم ڕەنگە سەرشێتە چییە؟ جەماعەت سەیرکەن پسپۆڕان لە هیوستن زۆر بە سەرسومانی بە بێدەنجەوە سەیری ئەو لێدوانە دەکەن ئەو لێدوانە تاکو ئێستا نەدراوە کەواتە ئێمە چاوەڕوانی شتێکی زۆر نامۆ دەکەین من هەڵدەدەم زۆر بە وریایی لێی نزیک بکەمەوە بەڕاستی ئەو ڕەنگەی کە ئەو هەیتی زۆر جیاوازە لە ڕەنگە خۆڵەمیشیکە لە زۆر پشتیتی سیرکەن لێرەدا زۆر بە جوانی دەرکەوتووە ڕەنجی پرتەقاڵی نامۆ جیاوازتر لەگەڵ دەوروبەری خۆی نمونەی لێ وەردەگرین نمونەی زۆر چونکە بەڕاستی ڕەنگە نەبینەوە شوێنە جارێکی تر هیوستن پێیان دەڵێت زۆر تاکیدەوە دەکەینەوە کە ئێوە تەنها بە شێوەیەکی پاک و بێگەر ئەو نمونانە هەڵگرن ئاگادار بن با تێکەڵ نەبێ لەگەڵ دەوروبەری خۆیان مەلایانی کەم هەوڵ بدەن بە پاک و بێگەردی بگەڕێنەوە ئێمە نازانین ئەوە چییە ئەمە چاڵی شۆرتیە لە دەرەنجامی بەرکەوتنی بەردێکی نەیزەکی کۆنەوە دروست بووە ئەو مادەی کە لی دەرچووە شایەتی ئەوە دەدات کە گۆڕانکاریی گەورە لێرەدا ڕوویداوە ئەو ڕەنگە پرتەقاڵی کە لە قەراغی چاڵی شۆرتی دەرکەوتوو لە دەرەنجامی چالاکی گڕکانی بەر لە 3.6 ملیار ساڵ پێش ئێستا دروست بووە لە کاتی تەقینەوەیدا لاڤای گڕکانەکە سار بووەتەوە بۆ دەنگکۆڵی شوشەیە لە کاتی بەربوونەوەی لەسەر خاچی ناوچەکەدا دەرکەوتکەوە چاڵی شۆرتی چاڵێکی بەرکەوتنی ئاساییە و تەمەنی بچووکترە لە شوشە گڕکانیەکەوە و ئەو خاکە ڕەنگە پرتەقاڵی کە لە گەشتی ئەپۆلۆ 17دا دۆزراوە بۆ یەکێ لە دۆزینەوە هەرە گرنگەکان لە مێژووی بەرنامەی ئەپۆلۆی ئاژانسی ناسا کاتژمێر 146 خولای دووەم مانۆری دەرچوون لە کەشتی لە ناوچێکی نزیک لە چاڵی نێزەکی کامیلۆت و کەمبوونەوەی کاتیمانەوە ئەمە بووە هۆی ئەوەی کە ئەم وێزگەی بێتە کۆتا وێزگەی وەستانە پشکنین لە پرۆسەی دووەمی کارکردن لە دەرەوەی کەشتی ئاسمانی یان EVA2 هیوستن پێیان دەڵێن تکاتان لێ دەکەین بگەڕێنەوە نێو کەشتێکەکەتان لە بەروەی ڕێژەی ئۆکسزین لە نێو جانتایەکانی ئێوەی سەر پشتیەوە کەم دەبێتەوە تاچی ئۆکسزین بەرەو کۆتایی دەچێت ئاگدار بن بەڵام ئەوان بەردەوام لەگوەردنی وێنەی فۆتۆگرافی وەروە گرتێ ڤیددیۆیی بۆ ئەو ناوچەیە کە بەڕاستی زۆر سەرنج ڕاکێش بوو جارێکی تر پێویستمان بەوەی کە هەندێک نمونە لە بەردی ئەو ناوچەیەدا وەربگرین ئێمە ژوا دەگەڕێینەوە ئەمە بازدانی شێوە کەنژەری پێ دەڵێن خاچیمان بەو شێوەیە مامەڵە لەگەڵ دەکات بەڕاستی زۆر بەسەر بەسی دەجوڵینەوە ئازیزان ئەمەیان یەکێکە لە پانۆڕاما هەرە سەرسامکارەکانی سەرڕوویمان لە دۆری تاورۆس دیترۆدای ئەمە بووە یەکێ لە جوانترین و ناوداترین وێنە ئایکۆنیەکانی سەرڕوویمان ئەمە بێگومان لە نزیک چاڵی بەرکەوتنی گنەیزەکی کامیلۆتین ئەوەی لە دوور ڕادەبینن ئەمە ڕۆڤەرە گەڕۆکی ڕۆڤەر و هاریسن شمیت لەکنی وەستاوە ئەمەیان هاریسن شمیتە و ئەوەی کە لە ڕۆڤەرەکە دەیبینن وا دیارە هاریسن شمیت بەرەو ڕۆڤەرەکە دەچێت ببورن و ئەوەی وێنەکە دەگرێت سێرنەن داوا دەکات کە بە زووترین کات بگەڕینەوە نێو کەشتی مانگ
ئەمە بەشێکە دیارە لە ئامێرەکانی وەرگرتنی سامپڵەکان. لێرەدا کۆتایی بە ئەم پرۆسێدین جارێکتر نزیک دەکەوینەوە لە ڕۆڤەرەکەی خۆمان بزانین چی گرفتێکی تێدایان نا. کاتژمێر 12 خولەک دووەم مانۆری کارکردن لە دەروی کەشتی لە ماوەی حەوت کاتژمێر 37 خولەکدا سێر لە نوشمیت مەودای 20 کیلۆمەتریان لە ناوچەکانی باشووری ڕۆژئاوای شوێنی نیشتنەوەیان بڕی. هێرایی و کاری یەکتیمی کاریگەردا ئەمە وەی کرد پرۆسەکە زۆر بەسەرکەوتووی ئەنجام بدرێت و بڕی 34 کیلۆگرامیان لە خاک و بەردی ناوچەکە وەک نمونەی جیۆلۆجی کۆکردەوە. سیرکردنی مانگ لە خولگەوە لە بەرزاییەکی زۆرەوە. بەیانیتان باش، ڕۆن ئیڤانس لە نێو کەشتی خولگەییدا سڵاو لە هەمولایەک دەکات. ئەمە ڕۆن ئیڤانسە لە نێو کەشتی خولگەیی یا خزمەتگوزاری. بەتەنیا لەو بۆشای ئاسمانەمابەوە و سەیری هاوڵەکانی دەکرد لە سەر خاچی مانگدا پرۆسە زانستەکانی خۆیان ئەنجام دەدەن. لەو کاتەی سێر لە نوشتووی دەسەڕووی مانگدا بوون کەشتیوان ڕۆن ئیڤانس سەرپەرشتی فڕینی کەشتی ئاسمانی خولگەی ئەمریکای دەکرد لە خولگەی دەرەوەی مانگدا. بەرپرسیارەتەکەی بریتی بوو لە تەواوکردنی تێبینی جیۆلۆجیەکان لەسەر نمونەکانی خاک و بەرد و بەدرخستن و بەکارهێنانی ئامێرە زانستیەکان لە نێو کەشتیەکەی خۆیدا. ژووری یەکەی ئامێرە زانستیەکان SIM پێ کاتبوون لە ئامێری پێوەری موگناتیسی و پێوانەکاری تیشتی ژێرەوەی سوور و پێوەری تیشتی سەری وەنەوشەی و کامێرای وێنەچێشی نەخشەکان و کامێراکانی پانۆڕاماوی پێوەری بەرزی لێزەری. ئەمە کەشتی خولگەیی یان خزمەتگوزاریە. زەوی، مانگ، دیمەنەکان لە ڕێگەی کامێرا تەلسکۆپیەکان و زۆر جوان دیارن. ئەمە یەکێکە لە چاڵارە ناودارەکان سەیریکەن من چۆن دەیبینم لێرەدا. سیرکەن لە ڕێگەی تەلسکۆپ وەرە زەویش ئێمە و دیمەنانە دەبینین. ئیڤانس خەریکە کارەکانی خۆی ڕێک دەخا و دەست دەکات بەگرتنی وێنەی زۆر جوانی دۆڵی تاورۆس لیترۆ، چاڵی بەرکەوتنی تای خۆ. ئەمە دیمەنە هەرە ناودارەکانی سڕ، ئەمە یەکێکە لە دیمەنە نازدارەکان هەڵاتنی زەوی لە دواوەی مانگدا. بەڕاستی دیمەنێکی سەرسامکار بوو. داتاوە جیراوەکانی ئیڤانس یارمەتێکی زۆری داوە لە حاڵی بوونی زانایان دەربارەی پێکاتی چینەکانی ناوەوەی مانگ، هەروەها سڕی و پێکاتی بەرگەهەوا و پلەکانی گەرما لەسەر ڕووەکەیدا. بە بەکارهێنانی 3 کامێرای نێو کەشتی خولگەیی ئیڤانس زیاتر لە 6,000 وێنەی فۆتۆگرافی کوالیتی زۆر بەرزی ڕووی مانجی گرت. فرینی ئیڤانس بەردەوام دەبێت لەسەر خاچی مانگ، ئەمە چیاکانی مانگە و بەرەو تاریکی دوای خۆرئاوا بوون دەچێت. کاتژمێر 16:24 خولەک شمیت و سێڵە خۆیان ئامادەکرد بۆ ئەنجامدانی سێم کۆتا ڕۆیشتنیان لە دۆری تاورۆس لیترۆ. ئاماجی سەرەکی بریتێ لە بڕینی مەودای 12 کیلۆمەتر بەسەرکردنەوەی ناوچەی جیۆلۆجی بۆ کۆکردنەوەی نمونەکان لە ڕۆژهەڵاتی شوێنی نیشتنەوەدا. ساڵتان لێبێ ئێمەوە بە ئاگا هاتوین و دەست دەکەین بە پرۆسەی کۆتا گەشتمان لەسەر خاچی مانگ. بەنسبەت مە کاتژمێر 4:30 لە دۆڵی تاورۆس لیترۆ لەسەر خاچی مانگ. سڵاو لە زەوی، سڵاو لە هاوڵانمان لە بنکەی هیوستن لەسەر زەوی. کاتژمێر 16:54 خولەیک. پرۆسەی سێم EVA3 کارکردن لە دەرەوەی کەشتی. سێمی پرۆسەی گەڕان وەوەرگرتنی نمونە لە دامێنی باکووری ناوچەی ماسیڤ. گاشە بەردێکی گەورە لە بەرزایەکانی ماسیڤدا کەوتوو بە خوارەوە ئەگەر وانە بواە هەرگیز پێی نەدەگەیشتین. ئەمەیان یان ئەم گاشە بەردا بووە ئامانجی کەشتیوانان. سێران بە شمیت دەڵێ ئەخۆ دەتوانێت ئێمە پارچەیەکی لێ جیا بکەینەوە. بەڕاستی بەردێکی یەکجار زۆر جوانە.
لەو کاتێکدا شمید لای بەردەکێت سێرنان ئەم دیمەنە جوان و ناوازە و ئایکۆنیەی گرتواتە ئەمە یەکێکە لە وێنە ئایکۆنیەکانی سەرڕووی مانگ. بەڵێ ئێمە هەڵدەستین بە وەرگرتنی نمونە لە ناوچە سێبەرەکان، ناوچە یان ماتێریاڵی مادەی کەوتوو لە ناوچەی سێبەردا، ئەو ناوچانەی کە خۆر بۆ ماوەیەکی دوور و درێژبەری ناکەوێت. وا دیارە کێشەیەکێ لە ڕەوانەکردنیان با بڵێن ڕژاندنی سامپڵەکە لە ئامێرەکەی دەستیەوە بۆ نێو چیسەکە. دەڵێ وا دیارە من گۆچ بوومە دەستم کار ناکات ناکاکە خەتای بەرگەکەیان وەستان لە سێبەری ئەم گاشە بەردا حاڵەتێکی ناموەیە. ئەمە بۆ یەکەم جارە لەژێر سێبەری تەنێکی مانگدا دەوەستین. جاک شمیت وا دیارە لە یوستن وا دەڵێن وا خەریکە وێنەیەکی پانۆرامایی سەرڕووی مانگدا وەردەگرێت. سەیری ڕوخساری بکەن پەردەی پاراستنی چاوی لا بردووە لە تیشتی خۆر و وێنەی شمیت وا دیارە لەسەر مانگ. ئەمە دیمەنە ناوازەکانی ئەو گاشە بەردەیە کە نمونەیان لێ وەرگرت و لە هەمووی گرنگتر لە سێبەریدا وەستان. دیسان دەیڵێمەوە ڕۆیشتنە سەر خاچی مانگ زۆر ئاسانە، بەڵام بەربوونەوە کارێکی باش نییە. دەبی من زیاتر ئاگاداری خۆم بم چووکە بەربوونەوە ڕاستە ئەزیەتی جەستەی پێوە نیە، بەڵام ڕەنگە ئامێرەکانم کێشیان بۆ دروست بێت. یەک لەو کێشانەش کە سەرقاڵی بوون ئەوەیە کە تۆز خۆڵدا بەرن کاتژمێر 162 خولەک پرۆسەی سێمی کارکردن لە دەرەوەی کەشتی وێزگەی جیۆلۆزی حوتەم لە نشێوی پێکەوە گەیشتنی هەردوو ناوچەی باکووری ماسف و بنکەی دۆڵی تاڕۆس لێترۆدا لەو ناوچەیەدا پێشبینی دەکرا مادەی دروستبوو لە قۆڵایی چینی توێکڵ لە مێژووی هەرە کۆنی مانگدا دەست بکەوێت. بۆیە خێرا بەرەو ئەو ناوچەیەدا ڕۆیشتن. سێرنان دەڵێ ئەو سەیریکەن سەیری ئەو گاشە بەردەی ئێرش بکەن. من هەوڵ دەدەم نمونەی لێ وەرگرم بە هاوڵەکە دەرێتەوە ناچۆ نەبادا پارچەی فێرا بێ بە کلااوەکە بکەوێت. وا دیارە 150 ئەو بەردە کەوتۆتە ژێر ڕووەکەی گاشە بەردێکی زۆر گەورەوە بۆ پێشترە، بەڵام ئەوەیان شاندراوەتەوە. ئێمەوە جارێکی تر دەڕۆین ئەو ناوچەیە جێدێن لە ڕێگەی ڕۆڤەرەوە سەیری ئەو دۆڵە جوانە بکەن. کاتژمێر 166 خولەک لە وێزگەی جیۆلۆزی هەشتەمدا ناوچەی گردەکانی سکۆڵتۆریک لە دووری 4 کیلۆمەتر لە باکووری ڕۆژهەڵاتی کەشتی نیشتنەوەی مانگدا دەست بەکاربوون. ئامادەی سەرەکی لە ئەو کاتژمێری 166 خولەکدا بریتی بوو لە هەڵکەندنی خاکەکە و وەرگرتنی نمونە لێرەدا. من دەمەوێت وەکو سێرنان دەڵێ ئەم بەردە غڵۆر بکەمە خوارەوە. من زۆر سەرنجی ڕاکێشاوم، کێشیشی زۆرە، بۆیە ناچارم وردە و لەو شوێنەدا غڵۆری بکەمە بێنمە خوارەوە. ئەمە دیارە پێیان گوت ئەو پرۆسەیە ئەنجامە دەبات تووشی کێشەیەک نەبی، هەوڵ بدەن نمونەی لێ وەربگرن. بێگومان سێرنان خۆی کەسێکی جیۆلۆجیە و دەزانێت چی دەکات. مەودایە کەوتە نێوان شمیت و سێرنان و جارێکی تریش ڕۆیشتنە سەر خاچی مانگ هەستێکی زۆر خۆشت پێدەدات. تۆ سەربەستی لێرە بە تەواوی سەربەستی. هێزی چێشکردنی مانگ زۆر کەمە، 1/6 زەویە، بازدانەکان مەتر و 2 مەتر دەبێت زیاتریش. سێرنان دەڵێ من وا هەز دەکەم وەکو کەنغەرێک لەسەر مانگدام. ڕۆیشتنەکەی وانیشان دەدات. نمونەکان بە بەردەوامی وەردەگیرێن. کیسەی ژمارە 4 ئاگادار بن سامپڵی زۆر گرنگی تێدایە، وا هەز دەکەم ئەمانیان جیاوازن لەگەڵەوانی تر. هەڵدەستین بەلادانی تۆز و خۆڵ لەسەر کامێراکان و لەسەر لێنس و عەدەسەکانی. خاچی مانگ پاودەریە، بەڕاستی ئەمە کێشەی گەورەی بۆ دروستکردین. کێشەیەکی گەورەتر لەوەی پێشبینی دەکرێت، بەڵام سوپاس بۆ خۆی ئەمە چارەسەرمان کرد. هەموو ئامێرەکان دادنێن لە شوێنی پێویست. ئەو ئامێرانەی کە نەبەستراون پێویستە ئاگاداری بین، ئەمە لە کاتی ڕۆیشتندا ڕەنگە لێمان بەربێتەوە ئاگاداری نەبین. سیرکەن. بەڕاستی هاژوتنی ئۆتۆمبیلێک لە سەرخاچی مانگدا هەستێکی ناوازەیە، هەرگیز دووبارە نابێتەوە.
کاتژمێر 1965 خولەک پرۆسێ سێمی کارکردن لە دەرەوەی کەشتی وێزگی جیۆلۆجی نۆیەم لە نزیک ساڵی ڤانسەرک کە بۆ کۆتا وێزگی جیۆلۆجی گەشتی ئەپۆلۆ 7 هەردوو کەشتیوان کۆتا گەشتی لێکۆڵەنەوەی ئەنجام دەدەن بەر لەوەی بۆ دوایین جار بگەڕێنەوە بۆ کەشتی مانگەوە. کاتی زۆریان بەدەست نەماوە بۆ ئەنجامدانی پرۆسەکانی گەڕان پشکنین پێویستە زۆر بە ژیرانە مامەڵە بکەن. ئامێرە پەیوانەیەکان لە شوێنی پێویست و مەبەستدا دادەنرێن. هاریسن شمیت دەڵێ ئێمە دەزانین ئەو کاری ئێمە ئەنجامماندا درێژترین پرۆسەکانی لێکۆڵینەوە و دۆزینەوە و وەرگرتنی سامپڵەکان بوو لەسەر خاچیمان. ئەو جیۆلۆجی کە لەگەڵمان بوو دەیزانی چ کارێک دەکات. بەڕاستی ئێمە دەزانین کەوە وەرگرتنی با بڵین تەدریب و ڕاهێنانی تایبەت زۆر پێویست بوو و وەرگرتنی خاک و نمونەی خاک و خۆڵەکان لە کەسێکی وەک پسپۆرشی جیۆلۆجی زۆر جیاوازترە لە کەسێک کە پسپۆر دەمێنەوە بوارە. زانستی جیۆلۆجی لەسەر مانگ جیاوازە لەگەڵ زەوی بەڵام لە زۆر خاڵدا یەک دەگرن. من دەمزانی وەک سێرنەن دەڵێ چۆن نمونە وەربگرم. کاتێک کە ئێمە لەسەر زەوی ڕاهێنانمان ئەنجام دەدا حاڵەتەکە تا ڕادەیەکی تەواو جیاواز بوو بڵێ پرەنسیپ و سەرەتاکان هەموو یەکن بەڵام وەرە لەسەر مان لەسەر ئەو ناوچە جیۆلۆجیە جیاوازەدا کار بکە بێگومان دووچاری حاڵەتی نامۆش دەبووینەوە. بەڵام سپاس بەخوای مەتوانیمان کارەکە بەسەرکەوتووی ئەنجام بدەین و نمونەی فاک و فۆڵی مانگ لە چەندین وێزگەدا کۆ بکەینەوە. وا دیارە لە کاتی جوڵەیاندا یان گوزەر و وەنترین نمونونەکاندا شتێکی سپی دەرکەوت. ناوچێکی سپی دەڵێ ئێمە نازانین ئەمە چیە؟ بەڵام مادەیەکی سپی بریفەدارە ئێمە پێویستە نمونەی لێ وەربگرین. بێگومان فەرمانیان پێدرا. ئەم ناوچەیە جیاوازتر بوو لەگەڵ دەور و پشتی خۆی. 9 کاتژمێر و 56 خولەکمانەوە. لەو گەشتانەی کە پێشتر ئەنجامدرا بە هەمان ڕێچکەدا دەگەڕێنەوە. کاتژمێر 1955 خولەک پرۆسی سێمی کارکردن لە دەرەوەی کەشتی یامیانی کۆتا ڕۆیشتنی کەشتیوانە لە سەرمانگ لە پرۆژەی ئەپۆلۆدا سێرنان و شمی دوای 12 مەودای 12 کیلۆمەتریان لە سەرمانگدا بڕی و 62 کیلۆگرامیش لە نمونەی خاک و بەردی ناوچەکەیان کۆ کردەوە. سێرنان بە بنکەی هێشتا دەڵێەوە بەرەو کۆتایی ئەو پرۆسەیەش دەچین. سێرنان دەڵێ سیرکەنە من نێکێ لەو بەردانم دۆزیوەتەوە کە بە تەواوی جیاواز لەگەڵ هەر هەموو بەردانی کە پێشتر وەرمانگرت بوو. ئەم بەردە ناسراوە یان ناونرا بە گودوێل ڕۆک ئاژانسی ناسا نزیکەی 500 نمونەی وەرگیراوی گەشتی ئەپۆلۆ 7 لەو بەردەدا بەخشیە مۆزەخان و لێکۆڵەرەکان لەسەر تاپای جیهاندا. ئەمەش وێنەیەکی ئایکۆنی هەرە ناودارە. مانگ ئاوای ئەمریکا و زەوی کەشتیوانان لەگەڵی یەکدا لە یەک گرتەدا. لێرەدا سێرنان وتەیەکی خێرایەک پێشکەش کرد کە بەڕاستی دەڵێت ئەمە تەجروبەیەکە و دووبارە نابێتەوە. بەردی گۆدوێڵ ئاژانسی ناسا هەڵسا بە وەرگرتنی چەندین نمونە و دابەشکردنی وەرکردنی بە هەدیە بۆ مۆزەخانە و تاقیەکان. پێشگەڕانەوەیان بۆ زەوی پێویستە ئەم کارش ئەنجام بدەن. نمایشکردنی پارچەپلێتێکی مێژوویی کە لەسەر سەکۆی کەشتی مانگدا چەسپێنرا بوو تیایدا نووسراوە بێگومان بنکەی کەشتیەکە هەتاکو ئێستا لە سەر مانگدا ماوەتەوە. لەم پلێتەدا نووسراوە. لێرەدا ئادەمیزاد یەکەم پرۆسەی دۆزینەوەی خۆی بۆ مانگ لە کانونی یەکەمی 1972 میلادیدا کۆتایی پێهینا. هیەوە خوازین ئەو گیانە ئاشتی خوازەی کە هێناومانە ئێرە باڵی بچێشێ بۆ هەر هەموو مرۆڤایەتی. واژۆی هەرسێک کەشتیوان و سەرۆکی ئەو کات ریچارد نیکسۆنی لەسەرە. ئەمە بۆ یادەوەریە
لێرەدا ئێمە کۆتایی بە گەشتی ئەپۆلۆ 17 و کۆتاگەشتی مرۆڤ بۆ سەرمان دێنین. زۆر سپاس کە لەگەڵمان بوون و سپاس بۆ هەوڵ و ماندەبوونتان و کۆنتترۆلی کەشتەکە و ئێمە خواحافیزیتان لێ دەکەین و لەسەر زەوی یەکتر دەبینینەوە. ماڵ ئەوە یوستن دەڵێ دەستان خۆش بگەڕێنەوە بۆ شوێنی خۆتان. کاتژمێر 16:50 خولەکی مانۆری سێەمی کاکردن لە دەروێ کەشتیوان سێلال هەڵسا بە هاژوشتنی گەڕۆکی ڕۆڤەر بۆ کۆتا شوێنی وەستاندنی لە دووری 106 مەتر لە کەشتی نیشتنەوەی مانگدا. لەو دووریەدا کامێرا ریمۆت کۆنتڕۆڵ کراوەکەی ڕۆڤەرەکە کە لە زەویەوە کۆنتترۆل دەکراوە دەتوانێت جوانترین ڤیددیۆی بەرزبوونەوەی کەپسولەی کەشتیوانان لە سەبری مانگدا تۆمار بکات کاتێک لە بنکەکەی زیادە بێتەوە. ئەمەشیان بووە وێنەیەکی ئایکۆنی کۆتا گەشتی ماڵ ئاوایی لە ڕۆڤەر لە سەرماندا. بەڕاستی زۆر دڵتەنگم وەکو سێمنان دەڵێم. بەشی پاراستنی لە بەرزبوونەوە تۆز و خۆڵی تایە گەڕۆکی ڕۆڤەر کە بەدەستی کەشتیوانان دروستکرا دوای لە دەستانی پارچە ئۆرجیناڵەکەی گەڕێنرایەوە زەوی. ئێستا لە مۆزەخانەی سمیت سۆیان نمایش دەکرێت. کاتژمێر 1970 خولەک کارکردن لە دەروێت کەشتی نیشتنەوەی دوای 7 کاتژمێر و 15 خولەکی خایان لە ماوەی 3 ڕۆژ کارەکانیان ئەنجامدا. واتە کەشتیوانان 7 کاتژمێر و 15 خولەک لە سەرماندا لە کۆتاگەشتدا لە EVA سێمانەوە. لە ماوەی 3 ڕۆژی مانەوەیان لە سەرماندا سێ نانوشتنی درێژترین و پڕبەرهەمترین دۆزینەوەی ڕوویمانجیان لە تەواوی پرۆژەی ئەپۆلۆدا ئەنجامدا. بەڕاستی ئێمە توانیمە سەر بکەوین لەو پرۆسەیەوە بۆ سێمان دەڵێ ئێمە هەوڵێکی زۆرماندا وەتوانین سەر بکەوین لە ئەنجامدانی زۆر بێ هەر زۆری ئەو پرۆسە زارستیانەی کە لەسەر شاری ئێمە بوو. ئێستاش کۆتایی بە گەشتەکە دێنین. سپاس بۆ شمید کە ئەو لێنە جوانەی بۆ گرتم. لە کاتژمێر 1970 خولەک دوای فۆتنێکی 8 کاتژمێری سێر نانوشیت هەڵسان بۆ ئامادەکردنی پرۆسەی بەرزبوونەوە لە سەوری مانگ و پێکەوەلەکان لەگەڵ کەشتی سەرکردایەتی لە خولگەی مانگدا. ئەم دیمەنە لە ڕێگەی ڕۆڤەرەوە و وەردەگیرێت واتە لە زەویەوە کۆنتترۆل دەکرێت و پەخشیش دەکرێتەوە بۆی. بەیانتان باش ئسپۆران و کەشتیوانانی نێو چالنجەر لە زەویەوە ساڵتان لێبێ. هەڵسان لە فەو ئەوانی دەبێن بەڵێ گرتێکی پانۆرامایی لە ڕێگەی کامێرەی ڕۆڤەری چسپێنرا و دەبینن کەوا چۆن لە دۆڵی چاڕۆز لیترۆدا کەشتی نیشتنەوە ئامادەیە بۆ گەڕانەوەی مرۆڤ بۆ سەرزەوی. ئەو دوو کەشتیوانە کە بۆ ماوەی 3 ڕۆژ کاریان کرد بەڕاستی ماندبوونێکی زۆریان سەرشت، بەڵام ئەو تاقیکردنەوەی کە لە ژیاندا بینیان جارێکی تر نایبینەوە. لە زەویەوە ریمۆت کۆنتترۆلی دیمەنەکە دەکرێت بەڵێ دوای تێستکردن سەرکەوتێکی تەواوی وەنەسێنا کە بڵێت ئێمە دەتوانین کەشتێکە بەو شێوەیە نەبگرین و ڕەوانەی بکەینەوە. واتە ساتی جیابوونەوەی کەشتیەکە یان کەپسولەکە لە بنکەکەیەوە. هەر لە کەشتوانەکان لەگەڵ بنکەی کۆنتترۆل لە یوستن قسا دەکەن و باس لەو تاقیکردنەوە ناوازەی ژیانی خۆیان دەکەن لەسەر خاچی مانگ لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا و زۆر سوپاسی کارمەندەکانیان دەکەن لەسەر زەوی کە بەبێ خەوتن بەردەوام بووین لەگەڵیان. کاتژمێر 1970 خولەک دوای بەسەربردننی ماوەی 72 کاتژمێر لەسەر ڕووی مانگدا کاتی ماڵ ئاوایی هاتووە. لەو کاتە یوگن سێلان و هارسن شمیت ڕووی مانگ جێ دێڵن ئیدی کۆتایی بە بەرنامەی ئەپۆڵۆی ناسا دێنن بۆ دۆزینەوەی مانگ. سەیرکەن ئێستا جیاببوونەوە لە ڕێگەی چەند سپرینگێکی زۆر بەهێزی بەستراو لە نێوان بنکەکە و لە نێوان کەپسولەکە و هەروەها بوونی هێزی موشەچی لە بن کەشتیەکەی یان بن کەپسولەی کەشتیوانان پرۆسەی جیاببوونەوە ئەنجام دەدرێت. 3 2 1 0 جیاببوونەوەی کەپسولەکە لە بنکەکە. ئەمە لە کەشتیوانانەوە وێنەکە وەردەگرن. ئەمەش لە ڕێگەی کامێرای سەر ڕۆڤەرەکەیەوە کە لە ناساوە کۆنتترۆل دەکرێت. سەیکەم بزوێنەرەکەش کاری کرد لەو بەرزایەوە کامێراکە نەیتوانی زیاتر وێنە بگرێت. بنکەکە جێدێڵن ئاسەواری تایی ڕۆڤەر دیارە و بەداخەوە گۆشەی وێنەگرتنەکە ڕێگەی نەدا کە ڕۆڤەر ببینن کە دەکەوێتە خواروی دەستە چەپ.
دوورکەوتینەوە تەواو بەرز بووینەوە لەسەر خاچی مانگمان جێهێشت. هیوستن ئەمە چالنجەرین و کەشتی ئەمریکا دەبینین لە پێشمانە مانۆری خۆڕێخستنەوە ئەنجام دەدات بەڕاستی زۆر جوانە. دەستان خۆش پرۆسی پێکەوەلەکان پاشکەمێکی تر ئەنجام دەدرێت. ئەمە کەشتی یان کەپسولەی هەردوو کەشتیوانەکەی و لە کەشتی خولگەیی ئەمریکا نزیک دەبێتەوە. ئەمە یەکێکە لە دیمەنارە ناوازەکان، بەڵام ئێستا کاتی قسە نیە بوەستن کاتەکە زۆر هەستیارە. وردە هەردوو کەشتیەکە بە پرۆسەیەکی زۆر ورد و بەهێمنی لێک نزیک دەکەونەوە. پێویستە هەموو یەکەکانی پێوانەکاری بەرامبەر یەکتر بن بۆ ئەوەی پرۆسەکە بە تەواوی ئەنجام بدرێت. ئەوەتە گەیشتین؟ لەگەڵمان بن؟ تەواو جێبیستەوە دەنگەبوون. ئەمە دەنجی سەرکەوتنە، پێکەوەلەکانێکی سەرکەوتوو ئەنجام درا. زۆر باشە، دەستان خۆش. دەباشە پاشکەمێکی تر بە دەرچەی نێوان هەردوولا بکەینەوە. یەڵا چاوەڕێ یەکترن. سڵاوتان لێبێ. ئۆ کاکە وەڵا ماوەیەکی زۆر یەکتر زیاینەوە. هەردوو کەشتوانەکان سڵاو یەکتر دەکەن، سڵاو لە ئەو برایەیان دەکەن، ئەو برادەرەیان دەکەن کە لە کەشتی خولگەییدا ماوە ئەو ماوەیەدا کۆنتترۆلی دەکردن و زانیاری بۆ دەنانەوە. کاتژێر 1970 خولک دوای گواستنەوەی ئامێر نمونونەکانی خاک و بەرد کەشتی نیشتنەوەی مانگ لە کەشتی سەرکردایەتی جیاکرایەوە خرایەوە سەر ڕووی مانگ. کاریگەری بەرکەوتنی کەشتیەکە بەڕووی مانگ لە ڕێگەی ئامێری هەستەوەری بوومەدەرزەی دانرا و لە دۆڵی تاوڕۆس لیترۆ ئامێرەکانی دیکەی گەشتەکانی دیکەی ئەپۆلۆ تۆمار کراواتە دەنجی بەربوونەوەی کەشتیەکەی مانگ بەڕووی مانگ زۆر بەهێز بوو. ئەم کارەوە دەکەن بۆی با بڵێن چێشیان کەم بێتەوە. ئەمە پرۆسەی جیاببوونەوەیە و ماڵ ئاوایکردنە لە کەشتی یان کەپسولەی مانگ. ئەم کەپسولەیە بەڕێکەوت ڕۆی لە کۆنتترۆل دەرچووم هێزی چێشکردنی مانگ بۆ خۆی ڕاپێچی کرد و تێک و پێچی شکاند. لە ماوەی 43 کاتژمێردا هەر سێ کەشتیوان لە نێو کەشتی سەرکردایەتی خولگەیی ئەمریکا بە دەوری مانگدا خولانەوە. پرۆسەی وێنەگرتن و شیکردنەوەی ئەنجامدا و بۆ تەواوکاری و پرۆسەی کە ڕۆن ئیڤانس لە ماوەی 3 ڕۆژی ڕابردووی پێشتردا ئەنجامی دابوو. ئەم چانسە دووبارە نابێتەوە، ئەم ساتانە دووبارە نابنەوە. پێویستە ئیستیغلال بکرێت، سوودیان لێ وەرگیرێت، تۆمار بکرێن بۆ مێژوو. هەر سێ کەشتیوان بەیەکەوە لە نێو کەشتی خزمەتگوزاری یا سەرکردایەتی کە ناسرا بوو بە ئەمریکا وا بەرەو زەوی بەڕێ دەکەون. دەرکەوتنی زەوی لە دواوەی مانگ دیمەنێکە سەرسامکارە، هەرگیز شتیوا جوان نابینیتەوە. کاتژمێر 234 دوو فلک کەشتوانە هەڵسان بە داگیرساندنی بزوێنەری دەرچوون لە خولگەی مانگ و گەڕانەوە بۆ زەوی. هیچ ئادەمی زادێک تا کۆتایی سەدەی 20م ناچێتەوە سەر ڕووی مانگ. وا ئێستا ئێمە لە مانگ دوور دەکەوینەوە و بەرەو نیشتیمانمان دەگەڕێینەوە. وردە دیمەنەکە پێچەوە دەبێتەوە. ئێستا ئێمە لە مانگ دوور دەکەوینەوە و لە زەوی نزیک دەکەوینەوە. ئەمە هەڵێک بوو هەرگیز بۆمە دووبارە نابێتەوە. سیرکە ئەمە نیشتیمانە جوانەکەمانە لە نێو بۆشایی ئاسمان. سات بە سات دەی نزیک دەکەوینەوە و جوانیەکەی بەدیار دەکەوێت. سوبحان الله، لەو تەنە جوانە لە نێو ئەو تاریکاییەدا. کاتژمێر 254 و 54 خولک لە کاتی گەڕانەوەیان ڕۆن ئیڤانس بۆ خۆی پرۆسەیەکی دەرچوو لە کەشتیەکە واتە کارکردن لە دەروی کەشتی ئەنجامدا. هەڵسا بە کۆکردنەوەی شریتەکانی تۆماری ڤیدیۆیی لە کامێراکانی نێوەکەی SIM واتە Scientific Instrument Module Beta. لە میانەی گەشتی ئەپۆلۆ 17دا ئیڤانس 302 کاتژمێری مانەوەی تۆمار کرد و ژمارەی پێوانەی لە خولگەی مانگدا شکان کە گەیشتە 6 ڕۆژ و 4 کاتژمێر. ئەمە پرۆسەی EVA دەرەچێواتە کارکردن لە دەروی کەشتی ئاسمانی. ڕۆن ئیڤانس بە سەرکەوتووی ئەنجامیدا. لێرە وەکو باسم کرد هەڵسا بە کۆکردنەوەی شریتەکانی تۆماری ڤیدیۆیی لە کامێراکانی نێو یەکەی
scientific instrument module B کە لە کەشتیەکەی لە دەرەوەی کەشتێکەدا بەسترا بوو. فەلەکناسان لێرەدا زۆر بە جوانی سەیری ئەو دیمەنانیان دەکرد و کەشتیوانان و ئەندازیاران بێکەوە تام و چێژێکی مێژوویان لەو ساتانەدا وەردەگرت. ئەمە کۆتا گەشتی مرۆڤ بۆ سەر مانگ لە سەدەی 20دا. ئەپۆلۆ 17 بەرەو کۆتایی دەچێت. ئێستا کەشتی ئەپۆلۆ 17 وا لە زەوی نزیک دەکەوێتەوە. هێندەی نەمایە بگەڕێنەوە سەرفات. کاتژمێر 3:48 خولەک 19 کانونی یەکەمی ساڵی 72 دوای 13 ڕۆژیمانەوە لە بۆشای ئاسماندا کەشتی ئەپۆلۆ 17 خزایانی و بەرگاوای زەوی لە پێناو نیشتنەوە لە نێو زەریای هێمندا. ئەم ساتانە زۆر مەترسیدارن چکە کردداری لێخشان لەگە بەرگە هەوای زەوی دروست دەبێ و پلەکانی گەرمی بەرز دەبێتەوە. بەڵام قەڵغانی دەرەچی و پاراستنی کەشتێکە وای کرد کە هیچ کێشەیەک بەسەر ژیانی کەشتیواناندانێت. ئەمە ساتە هەرە مەترسیدارەکانە. بڕینی بەرگە هەوای زەوی بۆ ماوەی 5 تا 7 خولەک لێرەدا پەیوەندی دەپسرێت. بەڵام لێرەدا دەبینیت پلازمای گەرمی لە دەرەنجامی لێخشانی نێوان بەرگاوە و کەشتێکەدا دروست دەبێت. ئەم بارستەیە ئەم پەڵما تاکۆ ماوەیەکی کەم بەردەوام دەبێت و پاشان کۆتایی پێدێت. لە قۆلاغی مەترسی دەرچوو. ئیتر کە هاتە نێو بەرگە هەوای چڕی زەوی سیستەمی پەڕەشوتی دەکرێتەوە و وردە پرۆسەی نیشتنەوەی ئارام بۆ نێو ئاوی زەریای هێمندا دەست پێ دەکات. هەر سێ کەشتیوانی نێوە کەپسولەیەدا پارێزراون و بە پرۆسەیەکی ورد پرۆسەی نیشتنەوە ئەنجامدرا. پەڕەشوتەکان کرانەوە هیچ کێشەیەک لە ئارەدا نیە، تەندروستی کەشتیوانان زۆر باشە. سوپای ئەمریکی دەریاوانی هەمویان لە ئامادەباشیدا نەدوورەوە وێنەی کەپسولەکە دەگرن کە ساتی بەرکەوتنی یەکەمی بە ئاوی ڕووی زەریای هێمندا. سەرۆکی ئەمریکی ریچارد نیکسۆن هاتە سەرخەت و سوپاسی هەموو ستافی ئاژانسی ناسا بە تایبەتی پرۆسەی یان گەشتی ئەپۆلۆ 17 کرد. دەڵێ ئێوە شتێکی کارێکی مێژوویتان ئەنجامدا بۆ هەر هەموو مرۆڤایەتی، هیوا سەرکەوتنی بەردەوامتان بۆ دەخوازن بۆ کاری گەورەتر. فاس بۆ خوای گەورە گەیشتینەوە نیشتیمانی خۆمان. هیچ شوێنێک بەقەت نیشتیمان ئازیز و خۆشەویست نییە. ئیتر لە دوای ئەم هەمومان بوونەوە ئەم هەموو شەون و خونیە پێویستمان بۆیە کە کارێک ئەنجام بدەین کە هەدەغەیەکی زگەرە چێشانە لە نێو هەوڵی کارکردن. تەنها لەو کاتەدا ڕێگەیان پێدرا کە زگەرە بچێشن، کێشە نییە. سوپای ئەمریکی نێڤی هەڵسا بە وەرگرتنەوەی کەپسولەکە بۆ ماوەیەک کەشتیوانان ینی با بڵێ کاتیان پێدران تاوەکو شوێک وەربگرن. اینجا وردە کەرستەکان و ئامێرەکان و با بڵێن ئەو مادانێ سەرەکیکە لەگەڵ کەپسولەکە داهاتبوونەوە هەر هەمویان لەگەڵ کەشتیوانەکانی یەکە بە یەکە لە نێو کەپسولەکە دەردەهێنران و دەهێنرانە سەر یەکێ لە فڕۆکە هەولێرەکانی نێو ئوستوری سوپای ئەمریکی. ئێستا کاتی ئەوە هاتووە کە پیرۆزبایی گەرم لە یەکتر بکەین. سەرۆکی ئەمریکی وا دەڵێت ریچارد نیکسن کاتی ئەوە هاتووە ئەم سەرکەوتنە ببەخشینەوە بۆ هەموو جیهان. ئێمە لە پێناو گشت مرۆڤایەتی ئەم کارانەمان ئەنجام داوە. سیرکەمە هەر سێ کەشتیوانەکان گەیشتنەوە زەوی بە سەلامەتی و لە ژێر چاودێرێکی چڕدا بۆ ماوەیەک دەخرێنە ژێر تاقیکردنەوە. دوعا نزای سوپاس گوزاری بۆ خوای گەورە ئەنجام دەدرێت کە ئەم کارە بە سەرکەوتووی ئەنجامدرا و هەروەها نامەی سوپاس گوزاری سەرۆکی ئەمریکا دەخوێندرێتەوە بۆ کەشتیوانان. لێرەدا بنکەی کۆنتڕۆڵ کوژێنرایەوە. گەشتەکە کۆتایی هات، ئێرەش کۆتایی هات. بەڵام مێژوویەکی زۆر گەورە بۆ مرۆڤ تۆمارکرا. ئەو مرۆڤێک کە خوای گەورە خەڵقی کردووە بۆ دۆزینەوەی گەردوون و نهێنیەکانی ئەوە تا هەنگاوی گەورەی بڕیوە. خواتان لەگەڵ.